هەڵوەشانەی پارتی پێویستێکی مێژوویە لە نووسینی نیاز عەبدوڵڵا. مەسعود بەرزانی لە 16 ئابی ئەمساڵ لە ساڵیادی 79 ساڵەی حیزبەکەی داوتی دامەزراندنی پارتی پێویستێکی مێژووی بوو بۆ بەردەوامی درێژەپێدانی خەباتی گەلی کوردستان. بەڵام لە ڕاستیدا هەڵوەشانەی پارتی دیموکرات لە ئێستادا پێویستێکی مێژوویە، چونکە ئەم حیزبە دەستی سوورە بە خوێنی سەردەش عوسمان و ڕەوف ئاکرێی سۆرانی مامەحەمەوی داد حسێن و سەدان تێکۆشەر و ئازادی خوازی کوردستان. ئەم حیزبە ئەمڕۆ جارێکی دیکە لە ڕێگەی سێمین جار داتاشینی تۆمەتی ساختە و سزادانەوەی شێروانی بە 4 ساڵ و 5 مانگ زیندانی کردن سەلماندی لە کاتی زینی نەوتێرەمی کوردستاندا ناسیۆنالیستێکی جوداخوازی پلەیەکە و لە بەکارهێنانی یاساکانی سەردەمی ڕژێمی بەعز دژ بە ڕۆژنامەنووسان و خەڵکی ئازادی خوازی کوردستان عێراقی و ڕەفتار بەعسێکی پلەیەکە. پارتی بەهۆی تاوانەکانی بۆ سەر بنەماکانی مافەکانی مرۆڤ و دیموکراسی، بەهۆی هەبوونی میلیشا و ئەوەی هەرێمی کوردستانی خستۆتە ناو بۆشایەکی سیاسی، دادگاکان بۆ تۆڵەکردنەوە مەرامی تایبەتی خۆی بەکاردەهێنێت بۆتە مەترسی گەورە بۆ سەر خەواری هەرێمی کوردستان و بەشەکانی دیکەی کوردستانیش. بەپێی مەرجەکانی یاسای پارتە سیاسەکانی هەرێمی ژمارە 7 ساڵی 1993 دەبێت پارتی هەڵبوەشێتەوە، چونکە خیانەت، میلیشا، دەستێوەردان لە کاری دادگاکان و دروستکردنی مەترسی بەسەر خەواری هەرێم هەمویان لەو تاوانانن کە دەبێت بەهۆیانەوە ئەو پارتە هەڵبوەشێتەوە، نەک لە دەسەڵات دەستەمکار و خوێنڕێژەکەیدا بەردەوام بێت. پارتی بەپێی هەمان یاسا لە ساڵی 2015 ساڵایەکی یاسای دژ بە بزوتنەوەی گۆڕان تۆمار کرد. بۆ تۆمەتەی و حیزبە لە خۆپیشاندان و چالاکیەکاندا منداڵی خوار تەمەن 18 ساڵ بەکاردەهێنێت. بۆیە داوای قەدەغەکردنی بەشداری و پارتی لە هەڵبژاردنەکان و دەسەڵاتەکانی هەرێم کرد، بەڵام ئامادە نەبوو تاوانەکانی حکومڕانی ستەمکارانی خۆی بەپێی ئەو یاسایە هەڵبسەنگێنێ. سزادانەوەی ڕۆژنامەنووس شێروانی لە دادگایەکی تەواو زەرد و لەژێر چاودێری ئەمنی میلیشاکانی حیزبێکی تەمەن 79 ساڵە کە سەرۆکەکەی پیوەیە 63 ساڵە پێشمەرگێ و لە ئێستادا لە بارگای بارزانێکی خەریکی سوڵحی ئاشایەریە، مەترسی بەردەوامی حکومڕانی و حیزبە لەسەر ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان و قەوارەکەی دەسەلمێنێت.